بوو بەشداری هاونیشتمانیان لە ڕێگەی پۆرتاڵی ڕوودا بوو دەچمە لای پۆرتاڵی ڕوودا بزانم هاونیشتمانیان چۆن توانیان بەشداری بکەن ڕاستیەمە کاتت باش هاونیشتمانیان چۆن توانیان لە ڕێگەی ئێوە چۆن توانیتان پرۆژەکە بگەێنە هاونیشتمانیان یا کوردانی هەموو جیهان بەڵێ سڵاو دکتۆر سڵاو لە تۆ و لا بینێران و بسرین تۆڕ میدیای ڕوودا و وەکو دەبینین کە ئێمە لەگەڵ ڕاگەیاندنی پرۆژەی ئەنتی تۆباکۆ لە ڕێگەی پۆرتاڵی ڕووداوە وەکو دەبینین کە لە بانەری سەرەوە دیارە و خەڵک لە ڕێگەی ئەم بانەرەوە چوونە ناو پۆرتاڵی ڕووداوە و ناوی خۆیان تۆمارکرد دەمەوێت ئاماژە بۆ دەم کە نزیکەی 50872 هەتا ئەم خولەکە بەشداری پرۆژەی ئەنتی تۆباکۆی کردووە و فۆرمان پڕ کردێتەوە وا دەمەوێت ئاماژە بۆش دەم کە ئێستا پرۆژەی ئەنتی تۆباکۆ کۆتایی پێهات لەبەرەوەی هیچ کەسێک ناتوانێت ئێستا فۆرمەکەی پڕ بکاتەوە و لەم خولەکەوە ناتوانێن کە ناوی خۆیان تۆمار بکەن و پرۆژەکەت دادەخرێت. ڕاستی خۆت بینی چۆن لەگەڵ جگەرە؟ دکتۆر من ئەگەر ئاشکرایکەم لەوانەیە زەرت بکەم بەڵام دەمهەوێت کە چۆن دەڵێ زانیاری گشتی یاخود بە شێوەی گشتی دەمهەوێت کە سوودی زیاتر بخۆم بگەێنم من جگەرە دەکێشم بەست تاکتاکە دەکێشم و زۆر بە تەواوی ناکێشم. واز ناهێنی؟ لەو پرۆژەوە بە تەمام واز بهێنم بەڵێن بێت. زۆر باش شڵە خەڵاتەکە دەبێتەوە ڕاستی سپاس لە پۆرتالەوە لەگەڵم بووی؟